زۆر بەخێربەی کاقوبات زۆر سپاس بەخێربەی بۆ ڤەن فاوندیشن بەخێربەی بۆ هەفتەی کارسازی جیهانی لە سلێمانی پێشەموو شتێک پێشەوەی بچمە سەر پرسیارەکانم ئەبێ بزانم هەستت چۆنە کە لە سلێمانی لەم کاتەیە چالاکێکی وا ئەگوزارێت. طبعا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ داوەتکردنم و بۆ ئەو ئیشە جوانەی کە ڕێکتان خستووە مێ سپاس و دەستخۆشی بگەێنمە ڤێم فاوندیشن بۆ بیرۆکەکەتان بەڵام نەکرد تەنها بیرۆکەکە شێوازی جێبەجێکردنی بیرۆکەکە چونکە بیرۆکە بەشێکە لە ئیشەکە بەڵام چۆن جێبەجێیەکەیت بەشێکی ترە. ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشتان داوە بە من هەست ئومێدتان بەخشیەوە بە من بۆ لەوە مهمتر نییە لە ژیان کە ییت جارێ لە شوێنەکەەوە دەست پێ بکە شوێنێکی جوان مۆدرن پڕە لە وزە پڕە لە وزەی موزەی باش موزەیەکی پۆزیتیڤ ینی هەستەکەی لێرە خەڵک بیرۆکەی باشیان هەیە بەرنامەی باشیان هەیە و بەرهەمی باشیشیان هەیە بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم تەمانکەی ئەم جەولێ چووکەشمان کرد و کارسازانەمان بینی بە بەرنامەکانیان بە ڕوئیاکانیان بە ئیشە جوانەکانیان ئەوە دیسان ئومێدێکی زیاتریشی بە من بەخشی کە کوردستان پڕە لە توانە کوردستان پڕە لە بیرۆکەی باش پڕە لە خەڵکی ئازا و بۆ من کە وەزیفەیەکم هەیە لە ناو حکوومەت لەوە دڵخۆشتر ناکا کە بزانم ئایندەی میلەتەکەم گەشە لەبەرەوەی کە پڕە لە خەڵکی بەتوانە و خاوەن ڕوئیا و خاوەن بڕیار و ئازا وای دەستان خۆش بێ. زۆر سپاس کاقوبات بۆ دەست پێ بکەم کارساز ئینترپرنەر بۆ تۆ چی ئەگەێنێ؟ جارێ دەستان خۆش بێ کە توانیوتانە ئەنترپرنۆر بکەن بە کوردی ینی خۆی لە خۆیدا زۆر دەمێک کە گەڕاوین بە دوای وشەیە کە بتوانێت ئەو معنایە بپێکێت. بۆ من کارسازی ئەنترپرنۆرشیپ سێ چوار شتە یەکەم بەشێکی ڕوئیایە بەشێکی داهێنانە بەشێکی پڕکردنەوەی فەراغێکە بەشێکی ڕەبتی بە پێشکەوتن و پێگەیاندنە بۆیە مجموعە وشەیەکە کە کۆی بکەیتەوە ئەو معنایە لای من ئەوە ئەپێکێت بەس کارسازی بێ ئازایەتی ناکرێت. زۆر باشە کەواتە با بچینە لای حکوومەت. زۆرێک لەو هاوڕێیانی کە لێرن وەکو ئینترپرنەر ئیشەکانیان پیشان داوە هێشتا دەستیان پێ نەکردووە هێشتا بیلەواکەنەوە چۆن ڕەجستریکەن چۆن بەرەو ستێپەکانی کە بڕۆن هەندێک جار ترساون لە ڕێکارەکان و هەندێک جاریش بەڕاستی لە مەوداکە ئەترسن کە زۆری پێچێ. بە نمونە بدەمێ یەکێک لە ئینترپرنەرەکان وتی من پارەی تێچوونی ڕەجسترکردن و پرۆسە ڕۆتیناتەکە سێ ئەوە نەجار زیاتری تێچوو لەو پارەی پێویستم بوو بۆەوەی کارەکەم دابمەزرێنم. بەڕاستی ئەمە بۆ وایە ئایا تۆ شۆکو ئێمە ئەیبینیت؟ بەڵێ من ئەو نوقسانیە و ئەو کەم و کورتیە زۆر باش ئەبینم و یەکێک لەو ئیشانەیە کە ینی خودی خۆم زۆر ئیشی لەسەر ئەەکەم ئێستا پرۆسەی چۆمارکردنی کۆمپانیا ئێستا ئێمە پرۆسەکەی کە ئێستا هەیە حاڵی حاضر پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە پرۆسەیەکە کە لەوانەیە ئەگەر هیچ کەم و کورتیەک نەبێ لە بڵین بەڵگەنامەکان و ئەوراقەکان خۆی لە خۆیدا 26 ڕۆژ بخایەنێ و ئەمە لەم سەردەمەیە ینی کارەساتە وڵات هەیە بە 2 سەعات دەتوانی بچیتە دایرەیەک بە 2 سەعات کۆمپانیاکی خۆ دامەزرێنی ئەو کاتە ئەو کەسە دەست بەکارە بێت نا ئێمە 26 ڕۆژە خایەنێ ئێمە ئێستا خۆم سەرپەرشتی پرۆژەیەکەکەم سەرۆکی لیژنەیەکی باڵای حکوومەتم بۆ نەکرد پیاچوونەوەی پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا کە پرۆسەیەکی ئاڵۆزە و پڕە لە ڕێگر و بربەست و ڕوتینات بەڵکو یین تەواوی خزمەتەکانی حکوومەت نوێ ئەەکەینەوە ئێمە هاتین
حکومت چییە؟ حکومت مؤسسەیەکە کە خزمەت ئەگەیەنێ بە هاوڵاتی. بۆیە ئەگەر ئەو خزمەتە بە ناڕێکی بیگەێنێت، ئەگەر ئەو خزمەتە بە ئاڵۆزی بیگەێنێت، ئەگەر ئەو خزمەتە بە شێوازێکی دوور و درێژ و پڕ بە ڕوتین، ئەیترەوە حکومت ئیشی خۆی ناکە، بە باشی ئیشی خۆی ناکە. بۆ ئێمە هاتوین تەقییمێکی هەموو ئەو خزمەتانەمان کردووە کە حکومت ئەمڕۆ ئەیگەێنێتە هاوڵاتی. لەگەڵ هەموو وەزارەتەکان قسەمان کردووە، لەگەڵ هەموو بەشەکانی ناو وەزارەتەکان قسەمان کردووە، بۆمان دەرکەوتووە کە حکوومەتی هەرێم 407 خزمەتی تاکی ئەیگەێنێتە هاوڵاتی. تۆمارکردنی کۆمپانیا بێ، نوێکردنەوەی بڵێن مۆڵەتی شۆفێری بێ، یان ئەو جۆرە خزمەتان. ئەمە باسی خزمەتە عامەکان ناکەم وەکو کارەبا و ئاو ئەوانەی ئەمنیەت کە گشتگیرن کە زیاتر لە یەک کەسێکرێتەوە. باسی ئەو خزمەتانە ئەەکەم کە ڕەبتیان هەیە لە بینی هاوڵاتیەک و حکوومەت. هاتوین تەقییمێکی هەمویانمان کردووە، هەمویانمان وەکو خەریتەیەک تۆمار کردووە لە ناو پۆرتاڵێکی حکومی کە ئێستا ئۆنلاینە بە بێ سەروبەریەکەی ئێستای، بەو ڕوتیناتە زۆرەی ئێستای لە ناو پۆرتاڵێکە services.gov.krd. و هەنگاوی دوو هەمانەوەیە کە چۆن بتوانین هەر یەکێک لەم خزمەتانە خێراتر بگەێنین، ئاسانتر بیگەێنین و بە کولفەیەکی گونجاوتر بیگەێنین. و یەکێک لەمانە تۆماری کۆمپانیایە کە بە هەموو پێوەرێکەوە زۆر ناڕێکە ئەمڕۆ و نەکەر یارمەتی دەر نییە، بەڵکو و ڕنگ بێ خەڵک سارد کاتەوە لەوەی کە بێت دەستبەرێ بۆ ئیشێک یان بێت کۆمپانیایەکی بچووکی خۆی دامەزرێنێت. کەم و کورتیشمان هەیە لە قانونەکانمان. بۆ نمونە هیچ شتێک نییە کە بتوانێت ئێمە شەریکاتی ئۆنلاین زۆرن ئێستا، ڕنگ بێ بەشێکی زۆری ئەو بەڕێزانێکە لێرن ئەمڕۆ شەریکاتی ئۆنلاینیان هەیە. هیچ ڕێنماییەک نییە لە ناو کەرەستەی حکوومەت بۆ پاراستن یان ئیدارەدانی کۆمپانیایە کە ئۆنلاین بێ. بۆیە خۆشمان ئەبێ بگونجێنین لەگەڵ ئەم سەردەمە و ئەو ئیشانەی کە ئەمڕۆ ئیشی تیاکەین لە ناو حکوومەت بەشێکی زۆری لە پێناوی باشترکردنی پرۆسەکەیە، بەس دیسانەوە گونجاندنی حکوومەتەکەمان لەگەڵ ئەم سەردەمەی کە ئەمڕۆ تایەژین. زۆر باشەکە قوبات. بەڵام لێرەیەک پرسیار دروستە بە ئیش ئەوەیە ئایا ئەو کەسانی ستێکهۆڵدەرن، ئەو کەسانی کە دەسەڵاتیان بەدەسە جگە لە چەند کەسێک لە ناو ئەنجومەنی وەزیران، چەند کەسێک لە ناو بەڕێوەبەرایەتیەکان، ئایا بەڕاستی ئەمانە تێگەێنراون لەو کاریگەری و گرنگیەی ئینترپرنەرشیپ یا کارسازی ئەتوانێت چ بەدیلێکی باش بێ لەم وڵاتەیە؟ وڵاتێکی وەکو ئەمریکا لە زەمەنی کۆرۆنا 362 میلیارد دۆلاری تەرخان کرد بۆ ئەو سمۆڵ بزنس و ئیشکەرانی کە لەوێ هەبوون. ئەی لێرە کە بۆ نمونە لە سلێمانی بە نمونەوە دیگرین بە نزیکەی 625 بزنس داخراوە. ئایا لە پاڵەوەی کە قەیرانی دارایی هەیە چ بەدیلێک هەیە بۆی ئەوان ترسیان لەوە نەبێ هێشتا کە ڕەجستریان نەکردو بڵێن دوای ساڵێک ئێمەش ئەبێ دای بخەین؟ ئایا پلانێک هەیە بۆ؟ پلانێک هەیە، بەس جێبەجێکردنی پلانەکە بە شەو ڕۆژێک ناکرێت. نوێ واقعی بم لەگەڵتانە. ئێمە وەکو حکوومەتێکی زۆر گەورەین، مانی شاراوە نییە حەجمی و قەبارەی حکوومەتەکەمان چۆنە، و حکوومەتێکین کە زۆر چۆن بیڵێم بێوەی زۆر زەمی خۆمان بکەین، هەمووی بە وەرەقەیە. باشە حکوومەتێکین هەمووی بە کتاب و سجل و ینی شێوازی ئیشکردنەکەمان شێوازێکی ئەم سەردەمە نییە. و سیستەمەکەی کە هەیە بە ستافەکەیەوە، بە هەیکلێتەکەیەوە، بە تەرتیبەکەیەوە هی سەردەمێکی ڕابردووە. بۆیە گۆڕینی عەقڵیەت قورسە. ئێمە لە قەیرانێکی نێستە، پێشتریش چەند 6-7 ساڵێک لەمەوە پێش قەیرانێکی ترمان هەبوو، ئێستا لە دۆخێکی نەخوازراوین دیسان. بۆیە باشترین فرسەتە تۆ لە قەیرانە بە خۆتا بچیتەوە، باشترین فرسەتە ینی دەرفەت بدۆزی لە قەیرانە. بۆیە ئەگەر قەیرانمان نەبووایە هەموو شتێک باش بووایە، ڕەنگ بێ هەنگاوەکانمان بۆ چاکسازی زۆر سستر بوو بن. بەس ئێستا مەجبورین ئێمە بازاڕی خۆمان ببوژێنینەوە، مەجبورین اقتصادی هەرێم ئابووری هەرێمی کوردستان هەمە جۆر بکەین، مەجبور بین بیر لەوە بکەینەوە با شتێکمان نەبێ بە ناوی نەوتەوە
بەدیلی دەوڵەتەکەمان چییە چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە کشت و کاڵ چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە پیشەسازی چۆن بتوانین ئیستیسمار بکەین لە کەتی تەکنۆلۆژیا و ئایتی کە ئەڵێم ئیستیسمار بکەین مەبەستم تەنها ئیستیسمارە مادیەکە نییە مەبەستم ڕەخساندنی بیئەیەکە کە خەڵک بتوانێت بێت ئەو فەراغانە پڕکاتەوە بۆیە کە باسی داوات لە من کرد یەکەم پرسیارت کارسازی چی ئەگەیەنێت پڕکردنەوەی فەراغە ئەمڕۆ ئێمە فەراغێکی گەورەمان هەیە لەوەی کە تەوازنی بینی حکوومەت و کەرتی تایبەت تەوازنێکی زۆر ناتەندروستە قووەتەکە هەمووی لە لای حکوومەتە قەبارەکە لە لای حکوومەتە زۆرینەی مۆزەفەکان لە لای حکوومەتە ئەمە بۆمان دەرکەوت کە حکوومەت داهاتەکەی ڕەبتی بە یەک سەرچاوەیە هەبێت خەتەرە قیمەتی ئەو سەرچاوەیە دابەزی توانای حکوومەتیش دابەزێ بۆیە ئەوێ ئەو هاوسەنگیە ڕێک بخینەوە کەرتی تایبەت ئەبێ مەجای بدرێتێ گەشە بکە نابێ حکوومەت دەستکاری کاتە دەخولکەوە ڕێی خۆمە طبعا ڕؤیای جیاواز هەیە فەلسفەی جیاواز هەیە و پێم وایە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانیش هیچ کامیان نەیانتوانیوە فەلسفەیان هەبێ یان سیاسەتیان هەبێ سیاسەیان هەبێ بۆ ئەوەی ئایا تۆ بەبزەم حزبی شوعی لە دەرکە باقیەکەی حزبی شوعی واضحە مەبدەئەکانیان چییە و باوەڕەکانیان چییە باقیەکەی نازانی ئایا دامی کەرتی تایبەتەکەن دشی کەرتی تایبەتن باوەڕیان بە کەرتی تایبەت هەیە باوەڕیان بە حکوومەتێکی گەورە هەیە ینی ئەمە بەشێکە لە فەلسفەی سیاسی کە ئێمە ئەبێ گەشەی پێ بدەین بەس لەناو حکوومەت خەڵکی زۆر باشن کە باوەڕیان بە ئەم جۆرە ئیشانەیە کە ئەمڕۆ لە پێناوی هاتوین بۆی و باوەڕیشان بە نوێکردنەوەی شێوازی حکومڕانی هەیە سیستمی حکومڕانی و باوەڕیشیان بەوە هەیە کە حکوومەت ناکرێ ناتوانێت هەموو شتێک بکە ئەبێ بین تەقیمێکی ڕاستە و خۆی ڕاستەقینەی خۆمان بکەین ئایا حکوومەت چی پێ ئەکرێ ئەوەی باشە لی با پێی مەشغوڵ بێ ئەوەی باشیش نییە لی با لی سەحب بێتەوە مەجال بە خەڵکی تر بدە و من گەشببینم چکەن هەم نەخۆشیەکەی خۆمانمان تەشخیص کردووە ڕاستگۆیانە تەشخیصمان کردووە و هەم خەڵکی باشیشمان هەیە کە ئەمڕۆ یارمەتی دەرن بۆ جێبەجێکردنی ئەو ڕۆیایی کە هەمانە ئامارێک هەیە لە ساڵی پارە کراوەڵێ لە سا 32 ئەو گەنجانەی کە زانکۆ تەواوەکەن لە ئێستا بیر لەواکەنەوە کە چیتر نەچونە سێکتەری حکوومەتەوە ئەمە وەکو ئێجوکیشنێک وەکو پەروەردەیەک بۆ مێشکی ئەو گەنجانە شتێکی باشە بەڵام هێشتا لە سا 68 پێی وایە کە ئەو کەسی ئەکرێت بۆ هەتا پاڵپشتی بکە حکوومەتە ئەو فۆرمەی دامەزراندن یا با بڵین ئەو نوع بیرکردنەوەی لەوەی کە من ئێستا دا ئەمەزرێم تەواو هەتا حکوومەت لەگەڵ مایە دواتریش تەقاعودیەک وەرەگرم ئەم فۆرمە چۆن ئەتوانی بیگۆڕین و بەدڵنیاییش حکوومەت پێویستی بە خەڵکی زۆر باش هەیە بەڵام ئێستا لۆدێک لەسەر حکوومەتە لە کاتێکە هەمویان خەڵکی کریتیڤن خۆی ئێمە بۆ چەندین ساڵ حکوومەت بوو بە خێوکەری وڵات سەیری پرۆسەی خوێندن بکە یەکێک ئەچوو ئەی خوێند ئەچوو بۆ زانکۆ لە زانکۆ تەخەڕوجیە کرد حکوومەتیش بەبێ پرسیار یەکسەر ئیستیلامیە کرد و دایەمەزراند بەرەبەرە زانکۆکانمان ببوون بە فێرگەیەک بۆ دروستکردنی کادری حکومی هیچ ڕەبتیان بە بازاری کارەوە نەبوو و نەما بۆیە هەر ئەگەر وەکو کارگەیەک سەیری زانکۆ بکەی بڵێن مادە خامەکە بە خاوی داخڵە بوو ئەوەی لی دەرەهات مۆزەفێکی حکومی بوو ئەمە ساڵێک دوانسیان 4 5 10 15 20 تەواو ئیتر حکوومەت گەیشتە سەقفێک کە ئەمڕۆ 740,000 مۆزەفمان هەیە 220,000 کەسمان هەیە خانەنشینی حکومین اینجا چەند سەد هەزارێکی ترمان هەیە کە لە بڵین من حیبیمەی کۆمەڵایەتی و شەهیدان و زیندانی سیاسی و ئەمانش وەرەگرن بەس 740,000 مۆزەف فەرمانبەر بە ئەمنی و مەدەنی بۆ شوێنێکی ئەوها بچووکی هەرێمی کوردستان 5 ملیۆن کەسین 5 ملیۆن کەسین زۆر گەورەیە بۆیە توانای حکوومەت بۆ
هەندێک کەرتەیە کە پێویستە دائما بڵێن پەروەردەبێت چە سەحابێ لەبەر تەدەڕوجی بڵێن وەزیفەکەیان پێویستە بەس ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن زانکۆکانمان ئاوتپوتی زانکۆکانمان بەرهەمی زانکۆکانمان بۆ حکوومەت نەبێ بۆ بازاری کار بێ ئەمەش چۆن ئەکرێ ئەبێ زانکۆکانمان ببەسترێنەوە بە بازاری کار ئەبێ زانکۆکانمان بێن ئێمە یارمەتیان بین چه ئەوانەی ئەهلی بن چه ئەوانەی حکومی بن ئیشان لەگەڵا بکەین بڵین بە ئێوە ئێستا ئەو مادە خامەی کە داخڵە بێ وا فێری بکە وا ڕای بهێنە بۆ ئەوەی لەگەڵ بازاری کارا بگونجێ بەس ئەمە بە زانکۆ ناکرێ ئەبێت بازاری کاریش لەگەڵ زانکۆیە لەسەر خەت بێ ئەبێ بازاری کار ئەمڕۆ بە زانکۆ بڵێ من ئەم جۆرە کادرم ئەوێ ئەم اختصاسانەم ئەوێ ئەم توانایانەمان ئەوێت نەک کەسێکی ڕوتینی حکومی کە زۆر جار بیستوم بینیومانە من لەگەڵ زۆر لە کۆمپانیا بچووک و مامناوەنی و گەورەکان خۆماڵی و بیانی قسم کردووە ئەڵێن ئەوەی کە زانکۆکانی کوردستان ئەمڕۆ فێری خوێنکاریەکە کافی نییە بۆ ئاستێکی بەرزی بازاری کار بۆیە ئەو ڕەبتە حکوومەت شوێنی فێرکردن شوێنی کارکردن ئەبێ بازنەیەک هەبێ ئەم سێ شوێنە ببەستێتەوە بە یەک و ئیشمان لەسەری کردووە لە کابینەی پێشووتر چەندین هەنگاومان نا لە پێناوی بەستنەوەی زانکۆکانمان لەگەڵ بازاری کار و ئەم کابینێشە هەم پەرەی پێ ئەدەین چکەم بەفعلی ئێمە ئەزانین کە چیتر حکوومەت توانای ئیستیلامکردنی موظف وەکو جاران نەک هەر نەیماوە بەڵکو خراپیشە بەردەوام بێت بەو شێوەیە کەواتە پلانێک هەیە بۆی وردە وردە دامەزراندن بەرەو ئەو ڕادەیە بچێت کە خەڵکیش لەگەڵیا بێ ئەمەل نەبێ بەڵکو یەکسەر کە زانی دانامەزرەیە بۆ باش نییە بچێ ببێ بە کارساز بەڵێ بزەبێت وە شتێکی تریش کە یارمەتی دەرە بۆ ئەم پلانەی ئێمە سیستمی تەقاعودیە یەکێک لە ئیمتیازەکانی حکوومەت مەوزوعی تەقاعودیەکەیە یەکێک دائەمەزرێ لای حکوومەت تەواو ئیتر ئەتوانی بڵێ پێش قەیران و مەوزوعی مەعاش و ئەو شتانەی کە تێک چوو بەڵام ئیتر یەکێک مەعاشەکەی خۆی هەیە و تەقاعودیەکەی خۆی هەیە و ترسی کەمترە بەس لە بازاری لە کەرتی تایبەت ئەوە نییە ئەو جۆرە پاراستنە نییە لە مەوزوعی تەقاعودی کە خانەنشینی کە لە کەرتی حکومیە هەیە لەبەرەوەی کە هیچ یاساکانی ئێمە یاساکەی ئێمە زیاتر بۆ حکوومەت داڕێژراوە ئێستا لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چەند بیرۆکەیە گەڵاڵەکەین بۆ ئەوەی یاسایەکی خانەنشینیمان هەبێ کە کارمەند لە کەرتی تایبەت بپارێزێت کە کۆمپانیا حکوومەت پێکەوە کار بکەن بۆ ئەوەی ئەگەر کارمەندێک لە کەرتی تایبەت ئیشی کرد مستەقبەلێکی هەبێ خانەنشینیەکی هەبێ هاوسەنگی ئیمتیاز لە بینی حکوومەت و کەرتی تایبەت ڕێک بخرێتەوە ئەو کاتە من پێم وایە کارساز زیادە بێ کەرتی تایبەت بەهێزترە بێ و ئەو خوێنکارە عەزیزانەی ئەمڕۆمان کە لە زانکۆکانمان تەخەڕوجەکەن یەکەم شوێن کە بەدوای بگەڕن بۆ ئیش حکوومەت نابێ یان بەپێی اختصاسەکەی خۆیان لە بازاری کار جێی خۆیانە دۆزنەوە و ئێمەش وەکو حکوومەت ئەبێ دیسان ئەو بیئەیان بۆ دروستکەین تاکو لەوەیە گەشە بکەن و ئابووری هەرێمیش گەشە بکات ئەگەڕێنەوە قسەی ماوەیەک لەم و پێش کەوتە بووت ئەکرێت تۆ زانکۆ لە بەشێک تاو بکەی و لە بەشێکی کا سەرکەوتوبی ئەوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو من لێرامەوێت ڕەبتی بکەینەوە بە کارسازەوە بۆ نمونە تۆ لێیامە بەستت ئەوەیە کە ئەکرێت کەسێک ئەندازیاری تاوکە بەڵام لە دوای زانکۆ لە مەجالێکی ترە وەکو ئینتەرپرنەر وەکو کارساز ئیش بکات وە سەرکەوتوش بێ ئەگەر بەڵێ بەڵگە چیە لەسەرەوە زانکۆ شەهادە چێ شەهادە بەڵگەنامەیەکە کە پێتەڵێت تۆ دەورەیەکت تەواو کردووە و نەجاحەتت هێناوە لەو پرۆسەیە من پێم وایە زانکۆ فێرتەکە کێشە چارەسەر بکەی بۆیە من هەمیشە لەو باوەڕم ینی خۆشە خەڵکێک ئیشێک بدۆزێتەوە کە اختصاسی خۆی بێ کە ویستی خۆی بێ کە خەونی خۆی بێ کە داواکاریەکەی بێ بەس هەموو کەسێک کە داخلی پرۆسەی خوێندنی باڵا ئەبێ لە کوردستان ڕەنگ بێ ئەو
مەجاالەی بەرنەکەوت بێ کە ویستی خۆی بێ هەندێک کەسە بە پێی نمرەکەی بێ یان لەبەر سیستمی قبوڵەکە بێ مەجبور کراوە شتێکی تر بخوێنێ شاری عیلەکەی بێ دایک و باوکی بێ بڵێ تۆ ئەمە بخوێنە ئەمە مەخوێنە زۆر شتمان هەیە هەموو خوێنکارێک بە ویستی خۆی ئەو مەجالە هەڵ نابژێت لە زانکۆیە بۆیە طبیعیە لە دوای پرۆسەی زانکۆیە بەپێی ئەوەی کە فێری بووە نەک اختصاسەکە بەڵکو شێوازی چارەسەرکردنی کێشەیەک شێوازی فێربوون سوودی لێوەربگری بۆ ئەوەی لە قۆناغی دوای خوێندنا بتوانانی ئەوەی کە حەزی خۆتە یان ئەوەی کە بە تەقیمی خۆت ئەبینی فەراغێکە کە بتانی لی سەرکەوتوو بی پەیڕەویکەی و بەفعلی لی سەرکەوتوو بیت کاقوبات ئامارێکەیە ئەڵێ ئەو کەسانی کە بۆ حکوومەت ئیشەکان ئەگەر بێ بۆ 35 ساڵ ئیش بکات لە ماوەی ئەو 35 ساڵە ئەگەر لە کەرتی تایبەت ئیشکایە خۆی ئینتەرپرێنەر بێ ئەتوانێت نۆ بزنس دروستکەوە لە چواری شانە سەرکەوتوو بێ ئەمە ئەڤەرەی جەوەرگیراوە ئەمە شۆک نییە بۆ گەنجی ئەمە کە ئاگای لەوە نییە کە ئەکرێ کارساز بێ و بزنسیش دابنێ بەڵام فێڵیش بکات و دوای هەڵیش بسێتەوە خۆی شۆک نییە چکە دیسان سیستمەکەمان وا بووە کەلتوری ئیشکردنەکەمان وا بووە کە وەزنەکە هەمووی بۆ لای حکوومەت بێ بەڵام ئیشی ئێمەیە ئێستا وەکو کارمەندی حکوومەت هەڵ بدەین ئەو ڕوئایە بگۆڕین و دەستخۆشی لە ئێوە ئەەکەم لە وێم ئەەکەم کە هاوکارن لەوەی کە مەجالێک بدەن بە خەڵک ڕایان بهێنن بیئەیەکیان بۆ دروست بکەن کە تێبگەن کۆتایی و بیدایەت و کۆتایی دنیا حکوومەت نییە و مەجالێکەیە ڕاست ڕەنگ بە مجازەفەیەکی زیاتری هەبێت لە کەرتی تایبەت بەس ئەمە لە هەموو دنیا وایە بۆیە ئەگەر بیت بڕۆی بۆ وڵاتێکی بۆ ئەمریکا حکوومەتی ئەمریکا پڕ لە خەڵکی قانونی لە ئەمریکاش یەکی قانونی بێ ئەگەر لە کەرتی تایبەت ئیشکا معاشەکەی ڕەنگ بێت دەقاتی ئەوە بێ کە لە حکوومەت وەریەگرێ بەس بۆ حکوومەتی هەڵبژاردووە بەشێکی ڕەنگ بێ پەیوەندی بە مەوزوعی نیشتیمان پەروەریەوە هەبێت کە خزمەتی وڵاتەکەی خۆیانەکەن بەشێکیشی پەیوەندی بە ئەو ئەمانەتەیە ینی پارێزراون لە ناو حکوومەت لەوێ شان نەکرد لێرە پارێزراون لە بازاڕی کار مجازەفەی زیاترە منافەسە زیاترە و ڕەنگ بێ وەک حکوومەت پارێزراو نەبی بۆیە مەجای شکستێنانە زیاترە لە بازاڕی کار بۆیە لە پاڵ داهێنان و لە پاڵ پڕکردنەوەی فەراغ باسی بوێریم کرد لە مەوزوعی کارسازی ئەبێ بوێربی ئەبێ حازربی ڕاستکۆبی لەگەڵ خۆت لەوانەیە لەم هەنگاوەیە سەرکەوتوو نەبی بەس ئەبێ کۆڵ نەدەی بەردەوام بی محاولە بکەی ئەمە سەرکەوتوو نەبوو بۆ سەرکەوتوو نەبوو تەقیمێکی خۆت بکەی تەقیمی ئیشەکانت بکەی دوای بۆ ئیشی داهاتوت سەرکەوتووتر بی با بگەڕین بۆ بابەتە دیبلۆماسیەکان کاتێک کە بەخێرهاتنی خەڵکەکەن لە سەفارەتەکان لە قونسڵخانەکان ئایا بابەتی کارسازی ئەبێت بە بابەتی گفتوگۆی ئێوە ئایا ئەوان چۆن ئەڕوانن لە کارسازی لە کوردستان و با بڵین لە عێراقیش سکیڵێکی گەورەتر زۆر جار لە کۆبوونەکانم لەگەڵ دیپلۆماتەکان چە ئەوانەی کوردستان یان ئەوانەی کە لە بەغاوە دێن یان ئەوانەی کە لە بڵین وڵاتی خۆیانەوەیەن بێگومان مناقەشەکانمان عادەتەن دووسێ تەوەرن مەوزوع سیاسیەکان تەوەری یەکەمە چ پێ لە کوردستان لە عێراق لە ناوچەکەیە کێشەی ئەمنی شەڕی دژی تێرۆر ئەمە تەوەرێکی دووهەمە بەس من دائمە لە هەموو کۆبوونەیەکە باسی مەوزوعی کارسازی و بازاری کار و گەشەپێدانی ئابووری شەکەین و زۆر جار لەگەڵ دیپلۆماتەکان و قونسڵخانەکان ئێمە داوایان لێکین هاوکارمان بن و زۆربیان ینی خاڵ ناگرێ ئیستیجابیان هەیە و چه هۆڵەندا بێ چه چیک بێ چه هەندێک لە وڵاتەکانی تری ئەوروپی بێ ئەڵمانیا بێ ئەمانە زۆر دەعمی ئەم جۆرە ئیشانە ئەکەن دعمی مەوزوعی ئینکیوبیشنەکەن دعمی کارسازیەکەن ئەیانەوێ یعنی ئەوانیش یارمەتی ئێمە بدەن چکە ئەوانیش وەکو ئێمە تەشخیصی نەخۆشیەکەی خۆمانیان کردووە کە ئەبێ ئەو هاوسەنگیە تەندروستتر بێ لە بینی بازاری کار و
حکوومەتەوە بۆیە ئەتوانم بڵێم هاوکارمانن ڕنگ بێت لە ئاستی تومحی خۆم نەبێ لە دیوی خۆمان چ لە دیوی ئێوان بەس پێم وایە ئیسیجابیان هەیە و بۆشیان دەرکەوتووە کە بە ئیمکانیەتێکی کەم و بە ئیسیسمانێکی کەم ئیشی باشیان پێ ئەکرێ و ئەوە بۆ خۆشیان مهمە چکە نەتوانن بە وڵاتەکەی خۆیانەوە بڵێن کە بەرهەمێکیان هەبووە لە وڵاتەکەیە تەنها مەوزوع پەیوەندیە دیپلۆماسیەکە نییە لەسەر ئیشە بڵین استراتیجی و جیۆستراتیجیەکان زۆرێک لەو کارسازانی لێرن یا لە دەروی ئەم بینایان ئێستا ئەو فکرەی کە هەیەە ئەو بیرۆکەی کە هەیەە کێشەیەک چارەسەرەکە هەندێک جار ئەو کێشانە چارەسەرەکە کە ئیشی حکوومەتیشە بیکاوەکو لایانی خزمەتگوزاری کەوابێ ئەم کارسازانە کاریش بۆ حکوومەت ئاسانەکەن هەندێک جار بەڵام پێچەوانەکەشی باباسکەین ئێوە کۆ حکوومەت چیان بۆکەن ئەی ئەمان چی بکەن بۆی ئێوە دەست و پەنجیان زیاتر لەگەڵان نەرم بکەن کارسازەکان ئەبێ بە چ جۆرێک مامەڵە بکەن بیر لە چی بکەنەوە لە کاتێکا سیستەمی بانقی یەکێکە لە هەرە کێشە گەورەکان کە تا ئێستا ڕوبەڕوویانە بێتەوە سیستمی بانقی کێشەیە سیستمی واژووی ئلکترۆنی بۆ من کێشەیەکی زۆر گەورەیە چکە نەمانەوێ سیستمەکەمان بەرەو ئۆنلاین ببین حکوومەتەکەمان بەرەو حکوومەتێکی دیجیتالی ببین محکەمەکانمان بەرەو محکەمەیەکی دیجیتالی ببین بەڵام یاساکان ڕێگرن لەوەی کە بتوانی ئەمە بە جێبەجێ بکەیت من جارێک وازم بۆ یەکێک لە کارسازەکان باسمە کرد تازە هاتبوومەوە کوردستان و بجەیەکی ڕاوێژکاریم هەبوو و ڕقابەی مالی هاتن تدقیقی شێوازی سەرفی ئەم بجێم بکەن هاتن منیش وتم فەرمونون هەمووی ئەمە معلوماتەکانە و تەقیمێکیان کرد و هاتنەوە بۆ لام وتیان کاقوواتی شەکان باشە و دەستەکان خۆش بێ بەس یەک مخالەفەت کردووە خێرە ڕقابەی مالیە تەلات پێ دەڵێ مخالەفەت کردووە یەکسەر قەلق بووم وتم چییە خێرە وتیان تۆ سیستمێکی دیجیتالی بەکارەهێنی بۆ حیساباتی خۆت بۆ ئیشی ژمێریاری خۆت وتم وتیان نابێ وتم بۆ وتیان بەپێی حکوومەت ئەبێ بەپێی قانونێکی ساڵی 1940 ئەمڕۆ حیساباتی حکومی عێراق بە هەرێمی کوردستانەوە یاسایەک ئیدارەیەەکە هی ساڵی 1940 منیش وتم بە ساڵی 1940 ئەکسێل و ئەو شتانە نەبوون چی بکەم وتیان نا تۆ ئەبێ سجل بەکاربێنی سجلات ئەو دەفتەرە گەورەکان بۆ حیساباتی حکوومەت ئەبێ ئەو سجلە بەکاربێنی وتم بە من سجلم مەنع کرد هەر خۆم هات مەژوورێ جەولەیەکی ناو ئۆفیسەکەی خۆمم کرد وتم ئەمانە چین وتیان ئەمانە سجلن وتم بۆچی بەکارهێنن وتیان بۆ حسابات وتم بە فڕی بنەوە شتانە چییە کەی سەردەمی ئەمە ماوە من نەمزانی مخالفەی قانون مەکرد بەم ئیشەمە بۆ ئێستا مەجبورم سجلەکە هەبێت بە سیستمی ئەکاونتینگی خۆشم هەر بەکاریەهێنین بۆیە هەندێشت هەیە ئێستا ینی کە ئێمە بەرەو سیستمێکی دیجیتاڵیە ڕۆین ئەبێ کەرتی تایبەتیش لەگەڵمان بگونجێ بێتە بەرچاوتان ئەمە سیستمی باج وەرگرتنی باج ئەکەین بە سیستمێکی دیجیتاڵی ئێو کاتە ئەبێ کەرتی تایبەتیش سیستمێکی دیجیتاڵی خۆی هەبێ و ئەو دوو سیستمە لەگەڵ یەکا قسە بکەن بۆیە زۆر مەجال هەیە لە پرۆسەی چاکسازی حکوومەت ئێمە نابێ بە کوێری بیکەین ئەبێ بە ڕاوێژ لەگەڵ ستەیکهۆڵدەرەکانە بیکەین حکوومەت بۆ خۆی ئیش ناکە حکوومەت بۆ خەڵکی ئیشەکە بۆیە ئەم پرۆسەیەمان هەیە لە نوعی فۆکس گروپمان داناوە کە ئیشێکەکەین ڕەئی بازار وەرەگرین ڕەئی ڕێکخراوەکان وەرەگرین ڕەئی هەندێک جار ڕەئی سندیکاکان وەرەگرین هەندێک جار زۆر باشە پرسیارێکم هەیە لەسەر جەندەر باڵانس ئەو کێشەی بەردەوام هەمانە و ئەبێ بەردەوام ڕوونیکەینەوە ئێمە مەبەسمان ژمارەی پیا و ژن نییە لە ناو بزنسە مەبەسمان لە مەسئولیات و دەسەڵاتیانە لە ناو بزنسەکانە بەڕاستی ئەوەی کە باسە کرد تا ڕادێک ناخۆشە کە تۆ هێشتا لەگەڵ هەندێک کەسی دەواییرەکان ئەبێ خەریکیەوەبی پێیان بڵێ کاکە تەکنەلۆجی گرنگترە بەڵام لە دوای ئەو کێشانەمانێ ئەوەش باسکەین ئێوەکو حکوومەت کاتێک کە ئەبینن وومن ئینترپرنەرشیپ یا کارسازێک وەکو ئافرەتەوێ ئیش بکات هیچ جیاوازیەکە بینن یا هەستەکەن ئەوان زیاتر پێویستیان بە هاوکاریە سوپاس بۆ باسکردنی ئەم بابەتە مەوزوعی جەندەر و جەندەر باڵانس و هاوسەنگی جەندەر مەوزوعێکە خۆم وەکو مەبدە زۆر باوەڕم پێێتی و لە زۆر شوێنیشە قسەم کردووە لەسەری
و موضوعك كأبي زيادة إيشي لسراب كي نكر وكو حكومة وكو كومل قابع عام أمرو أبينيت لم همو كارسازانه يرى بالانس كي جوانا بيني لبيني بلين رجزينير رجزيمة أما دل خوش كره بس آية لناو أواني بلين أو كالتورة باوي كهيا لكردستان چند ڕێگرە بۆ ئەوەی کچێک تازە دەرچوو بێ لە زانکۆ دەست بە کارێ بکا بۆ خۆی ئەتوانێت بە ئاسانی بیکە باسی حکوومەت ناکەم جارێ باسی دام و دەستگا ناکەم باسی قانون و ڕێنماییەکە ناکەم باسی ئەو کەلتورە باوانەی کە ئەمڕۆ هەیە لەناو کۆمەڵگای ئێمە ئایا پێم وایە زۆر قورسە پێم وایە زۆر ڕێگر هەن پێشەوەی بیتە ناو دام و دەستگاکانی حکوومەت زۆر ڕێگر هەن ئەو ڕێگریانەش بەشێکی زۆریان لە ماڵەوە دەست پێکەن ئەبێ ئەو کەلتورە بگۆڕین ئەوە تەنها ئیشی حکوومەت نییە و تەنها ئیشی ڕێکخراوەکانی ژنانیش نییە ئەم کەلتورە ئەبێ پێکەوە هەمومان بیگۆڕین پیا و ژن ڕێکخراو حکوومەت بازار کار ئیعلام NGOەکان چکەن هەموو پێوەرێکی عالەمی پێوەرێکی نێودەوڵەتی پێمانی وتووە بە علمی نەک بە میزاجی پێمانی وتووە ئەو وڵاتانەی کە ژن لە بازاری کارە جێیان کراوەتەوە و جێی خۆیانیان کردوێتەوە کە ژن لە پۆستی باڵایە لە ناو حکوومەتەکانە جێی خۆیانیان کردوێتەوە وڵاتی پێشکەوتوترن لە وڵاتانەی کە پیاوسالاری وڵاتە پیاو سالارەکان ئەنی ئەوە قسەی من نییە ئەمە قسەی وەڵد بانکە قسەی UN قسەی هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە پێمانەڵێن ئەگەرەتانەوێت پێشکەون ئەم پێشکەوتنە بە پیاو ناکرێ بەتەنها باش ئەمە علمە پێمەڵێ قوباد نییە قوباد ڕەئی خۆی دروست کردووە لەسەر ئەو علمەی کە خوێندومەتەوە ئەو پێوەرە نێودەوڵەتیانەی کە بە من وتراوە باشە کەیتر دەتوانێت پێکەوە هاوکارمان بێ بۆ ئەوەی سوود لەم پێوەرانە وەرگین نەکرد بۆ مەوزوعی ئابووری بەهێز و حکوومەتی کارە بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی ینی ئەمڕۆ ئێستا نزیک بووینەتەوە لە 16 ڕۆژی چالاکی بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان ڕێگریکردن لە گەشەکردنی ئابووری ژنێک ئەوەش تونند و تیژیە تونند و تیژی تەنها ئەزیەتدان نییە تونند و تیژی تەنها لێدان و دەستدرێژیەکان نییە تۆ ڕێگر بی لەوەی کە ئافرەتێک لە کوردستان خاوەنی گیرفانی خۆی بێ ئەوە تونند و تیژیە ئەم کەلتورە ئەبێ بگۆڕین یەکێک خاوەن بڕیار نەبێ لەوەی کە چۆن ئیشەکە لەکوێ ئیشەکە بۆ ئیشەکە هاوسەرگیریەکە یان نایکە کێئیکە ناڵیە بێ یان نایبێ ئەمانە هەمووی بەشێکن لەو کەلتورەی کە ئەمڕۆ کەلتورەکە پێمانڵێ ئەبێ وابی نابێ عیبە ئێمە کوردی نەبێ وابی نابێ وابین ئەبێ بەرەبەرە شەڕی ئەو کەلتورە بکەین کە نە ڕەسەنایەتی کوردیە وا نەبووین وامان لێ هاتووە بەس وا نەبووین بگەڕێرەوە بۆ مێژووی کورد بۆیە ئەمە هێشتا هەر نەهاتوونەتە ناو حکوومەت کێشەیەک هەیە کە دەرەوەی حکوومەتە حکوومەت ئەتوانێ خۆم یەکێک لە ئیشەکانی کە وەکو حکوومەت ئیشی لەسەر ئەکەین لە پرۆسەی چاکردنیش بڵێن پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیا چۆن بتوانین هاندانێکی زیاتر بدەین بۆ ئەو کۆمپانیانەی کە خاوەنەکانیان ژن بن لە ڕووی کەمکردنەوەی زەریبە بێ لە ڕووی خێراکردنی پرۆسەکە بێ جۆرێک لە تەشجیعێک هەبێ زۆر خۆشحاڵم ئێستا ئەبینم ئەم هەموو کیۆسک و شتانە ئەبینم لە سلەیمانیە خاوەنی بیرۆکەکە و خاوەنی ئیشەکە کچێکە بەڵام ئاسان نەبووە مۆڵەتی بۆ وەرگرین نازانی چ شەڕێکی شارەوانیەکانمان کردووە تاکو ئەو مۆڵەتیان بدرێتێ نازانی چه سوکایەتی بەو کەسانە کراون کە ئەو ئیشانەیان کردووە نەک هەموو جارێک لەلایەن پیاوەوە لەلایەن ژنەوە مۆزەفی ژنەوە یەکێک پێی وتبوو کچێک چوو بوو تەقدیمی مۆڵەتی کردبوو مۆزەفێکی حکوومەت پێی وتبوو وتی کاکە تۆ بوو بە بشتانم خۆت مەشغوڵەکەی بابا عیبە بڕۆ لە ماڵەوە ئەمە ژن ئەمەی بە ژنێکی تر وتووە بۆیە ئەمە ببورن توزێ
درێژدادڕیم کرد لەسەر ئەم مەوزوعە بەس مەوزوعێکە کە خۆم زۆر ینی مەبەستمە مناقەشەی بکەین وەزانم ڕەنگ بێ زۆریش ڕەخنەم لێ بگیرێ بۆ ئەم قسانەی کە ئێستا کردومە بەس ئامادەم ئەو ڕوبەڕووی ئەو ڕەخنانە ببمەوە شکەم باوەڕم پێیەتی و پێم وایە کوردستان پێویستی پێیەتی و پێم وایە ئەم کوردستانە بە پیا و چاک ناکرێ ئەم کوردستانە بە ژنی کەفوو چاکەکرێ بازاڕی ئێمە بە ژنی بە کەفاعەت بە ژنی ئازا ئەبوژێتەوە و ئەو کاتش پیاویش بێت هاوکاری بێت هاوکاری خۆی بە و هاوکاری ئەو گەشە پێدانە بێت بەعام دەست خۆش بێ ئەوە زۆر پێویستە ئەو وەڵامانە چکە ئەو ئامارانەی کە هەن هەمیشەوە ئاڵێن کە لە سای هەشتای و بسنسانە زیاتر دەرەکەون بڵین چی ئێمە لی نازانین ئەوان باشترن بەڵام ئەبێ زیاتر پشگیری بکرێن و بە تایبەتی لە شارێکی وەکو سلێمانیشە وردە دەرەکەون ئەمە بە خاوەنکار بۆیە زۆر پێویستە لە سەرەتایە کە دەست کرد بە قسەکان وتت من ئەمڕۆ دڵم خۆش بوو ینی گەشت بین بوویت دووبارە ئایا پێشتر یا دواتر هەر ئاوا مێنیتەوە یان نەخێر دووبارە کە ئاچیتەوە ناو پرۆسێسەکە هەستەکەی زۆرمان ماوە بەخوا بێ زوو بێمەوە بۆ ئێرە مانگی جارێک بێمەوە ئێرە شەحنێک مەکەنەوە و بمنرنەوە ناو سیستمی حکوومەتەکە و دەی کەی کە ئابەگرتمیەوە ئێمەوە بۆ لاتان خەمتان نەبێ زۆر سپاس کۆتا پرسیارم ئەوەیە کە گەنجێکی زۆر تۆ وەکو ڕۆڵ مۆدێڵە بینن بۆی کە لە قسەیە هەندێجار باوەڕکە لە جلوبەرگی شالاسایی تۆکەنەوە من لێرە ئەمەوێت شتێک بڵێ کە وایان لێ بکە کە نقطەی کەوتن بە ڕێگەی سەرکەوتن تێ بکەن پێشەوەی دەستیان پێ کردووە وا تێ بکەن کە کەوتن ئەمە یەکێکە لەو ستێپانی کە پێی سەرەکەون بۆیە زۆر گرنگە کە تۆ وەکو ئینسپارێشن ئیلهامێکیان بدەیتێ کە بەڕاستی ئەوەی ئەمان خەریکین تۆ باوەڕت پێیەتی سپاس دەکەم و سپاسی ئەوانی شەکەم طبعا تا نەکەوی چێژ لە سەرکەوتن نابینی ئەگەر تۆ لە هەموو خۆناغێکی ژان تا هەر سەرکەوتو بووی قیمەتی نییە شکەن ئەبێ تامی شکستیش بزانی ئەبێ لە ژیانە ئەنجا لە ئیش بێ لە ژیان بێ لە خوێندن بێ لە هەموو بەشەکانی ژیانە خەڵک ضرورە ئازاری شکستی بینی بێت تاکو ئەو کاتە چێژ لە سەرکەوتنیش ببینێت بۆیە ئەمە زۆر تەبیعیشە زۆر ئاساییە تۆ لە هەموو هەنگاوێک تا سەرکەوتوو نەبی و زۆر ئاساییە بکەویتەوە بەڵام گرنگەوە نییە تۆ چەند جار ئەکەوی لە ژیانە گرنگەوەیە تۆ چۆن هەڵەسیتەوە چۆن باوەڕت بە خۆت هەبێ کە بزانی باشە ئەم جارە کەوتم هەڵەسمەوە ئەم ئیشەم سەری نەگرت ئیشێکی ترم سەرەگرێ ئەمە نەکرد لە ئیشە گەورەکان لە ئیشی ڕۆژانەشە هەمومان ڕۆژانە لە ئیشی دەواممان بێ لە خوێندن بێ لە ماڵ بێ هەموو شتێک بەدڵی من نییە بزانی کام شەڕ پێداگیری لەسەر ئەکەی بزانی کامەی قەیناکە بۆ ئەم جارە نەبێ یعنی ژیان پڕە لە بەرزی و نزمی پڕە لە شکست و لە بربەست و لە ڕێگر و لە سەرکەوتنیش و پێم وایە بۆ ئەوەی خۆت کامل بی ئەبێ هەموویت بینی بێ ئاسانە ئەمڕۆ لە جەوی سۆشال میدیا و جەوی ئیعلام و جەوی سیاسی و ئەم گرژیەی کە لە ناو بڵین بیئەی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە هەیە خەڵک بێ ئومێد بکرێ یعنی باوەڕ کە خەڵک هەیە بە ئەنقەست ئەیەوێ بێ ئومێدی بڵاو کاتەوە بە ئەنقەست ئەیەوێ خەڵک تووڕەتر کا لەوەی کە خۆی تووڕە بێت بە مەبەستی سیاسی بۆ مەبەستی سیاسی بێگومانیش خەڵکیش هەیە کە ئەیانەوێ بێ ئومێدی بڵاوکەنەوە لە ناو بازاری کار لە ناو کارمەندانی حکوومەت لە ناو ڕێکخراوەکانە بۆیە کەوتم هاتمە ئێرە خۆ منیش بەشەرم ئەو بێ ئومێدی و ئەو فشارە ئیعلامی و ئەو فشارەی سۆشەڵ میدیا و ئەو هەڕەشەی کە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبینەوە تەسی لە منیشەکە
بۆیە کە هاتمە ئێرە ئێوەم بینی ئەو وزە جوانەی کە لێرە هەستم پێی کرد بینیم ئومێدی گەڕاندەوە بۆ من بۆیە پێم وایە ئەبێ واقعی بین بەس نەهێڵین ئەم جەوە ناتەندروستە کە دروست کراوە کە هاندراوە بێ ئومێدمان بکە من بۆیە دڵنیام میلەتی ئەم میلەتێکی ئازایە لە چەند هەزار ساڵی ڕابردووەوە تاکو ئێستا بە چەند خۆراقێکی زۆر قورسە ڕۆیشتوین و زاڵ بووینە بەسەر بەشێکی زۆری ئەو تەحەدایانەی کە ڕویان لە ئێمە کردووە و میلەتی ئێمە میلەتێکی خۆڕاگرە میلەتێکی بەڕێزە میلەتێکە کە بەویژدانە میلەتێکی بەوەفایە بۆیە من دڵنیام بزاڵە بین بەسەر تەحەدیاتەکانی ئەمڕۆ و هی سبەینش و بەم کۆمەڵە کچ و کوڕە گەنجانەشەوە ئەتوانن هاوکار بن ئەتوانن سەرڕەمی گەڕانەوەی ئومێد بن بۆ کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت هێرەمی کوردستان و هیوادارین سەردانەکانە نەک هەر وەلای ئێمە بۆ هەر شوێنێک کە کارساسی دابێت زیاتر و زیاتر بێت زۆر زۆر سپاس بۆ هاتنت دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە